کۆمەڵی فێرخواست بەشداریان کرد لە خولەکەماندا کە ڕۆژانە لە کاتژمێر 2 بۆ کاتژمێر 5 ئێوارە بەشداریان دەکرد لە خولەکە دایانتوانی بە دوو شێوە بە شێوەی نەزەری و بە شێوەی پراکتیکی کارەکانیان ئەنجام بدەن. ئەمەش دەبێتە سوودوەرگرتن بۆ کاری ڕۆژانیان جا هەم کە لە شوێنێکی ئاهلیان کە لە شوێنێکی حکومی دەوام بکەن دەتوانین کار بەو شتانە بکەن کە لێرە فێربوونە. بۆ هەر یەکێک لە بەرنامەکانی مایکرۆسۆفت وۆرد، مایکرۆسۆفت پاوەرپۆینت، مایکرۆسۆفت ئێکسل وتراوەتەوەوانەکان. ئەم خولانە زۆر گرنگن بۆ گەنجانی دەڤەرەکەمان چونکە دەبێتە هەلی کار بۆیان. یەکێک بووم لە بەشداربووەکانی ڕێکخراوی ڤیم بۆ ئەم خولی کۆمپیوتەر کە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوام بوو لە شاری ڕانیا. سوودێکی باشی هەبوو، هەروەها توانیتەن هەلێک بڕەخسێنێ بۆ گەنجان. دەستخۆشی لێ دەکەم لە مامۆستاکەی کە توانی لە ماوەی 15 کاتژمێردا بە سەرکەوتووی هەرسێک بەرنامەکانی مایکرۆسۆفت ئۆفیس، وۆرد و ئێکسل و پاوەرپۆینت بە شێوەیەکی جوان بۆمان شی بکاتەوە تێمان بگەێنێت و فێرمان بکات کە چۆن بتوانین بەکاری بێنین لە ئیش و کارەکانی کە پێویستمان پێیگەن. من بەنسبەت خۆمەوە زۆر سوودم لێ بینی بە تایبەت مایکرۆسۆفت ئێکسل و پێشنیارم بۆ دامەزراوەی ڤیم ئەوەیە کە کار و چالاکیەکانیان لە دەڤەری ڕاپەڕین فراوان بکەن بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجانی ئەم دەڤەرن.